بینرو بیسرین برس افدم هوا باش اس نظیر کادانی مجارک دن هاتی نفدی داروین برس بو پیشکش کرنا حلقه کادیج برنامه بکردی افجاره دی بحثا مجارا آلا ناسنامه یا گلو نشتیمانی کن یارونکو برجواندین هف پشکو چارنویسین هف پشکو خالین هف پشک هندک چمکن معنویو واتاین بو برجسته کرنا اوان چمکانه ما پیتوی به ودیتنا هندک میکانیزم هیا کومل دورخو کوم بکتوه ایک لوان میکانیزمین کو هف نشتیمانیان لدورخو کوم بکتن بابت آلایا آلا ایکش وانتشتانه کود کارم بیجم توایا خلق ولاتکی یان هف نشتیمانی نشتیمانه که همید کوکن السر هبونا آلایو پیروزی آلایو گرینگی آلای مجی وکو برنامه بکردی بفردید کو ام بو روژا بیرانینا آلای کردستانه بابت خو افجارت برنامه به کردی دا تیشکا خو پیخی نسر اوی مجاریو چند بابت و چند تورین گرنگ اتناوا و حلقه دا بورجینین اوجی رول آلای دجیانا نتوایی دا چتشتو و دیسان سردریا آینی ادگل آلای چوایو پیتویه مچه بری خدا نکبیتن بو رنگین جداین آلای کردستانه اف بابتا دی بچند پرسو سرنجین جدا هیتا گنگ شکرین ادگل زور برس ما مستعد عبد الرحمن صديق نافي خوب نافي وخيرات نقاقرم جنابي ما مستعد زور بخير بما مستعد هجا ما مستعد برس آلا ایکش وان تشتین هری گرینگت نافا هر ولاتی که دا تنانت گلک بحثاوی چند جید کن که آلا تشتک پیروزیه کان اجتماعی و نتواییه مجید ویتن ام بزانین رول آلای دجیانا نتوایی دا ام وکو نتوی کرد پیتوی ام چاو بری خود دینی و مچه بری خدا نه بناوی خوای بخشنده مهربان دلن بو اوی بایخ و گرینگی هشتیک بزانی لهبونی دا بیر لو بکروا لنبونی دا جیان چونه کواته اما بیر لو بکنه و ساعت وقتی که آلامان نیا چون بوینا لچه بارو دوخی که درونی بوینا چون ون بوینا لنیو گلانی جهان دا ایما و مانانک لقناغی که جیانا کدیو مانا بی آلا بوینا شخافتێک و خەمێکمان هەبووە خەمێکی قوڵی نەتەوەیی بۆیە ئەوەی کە لە سایە ئاڵاکەدا پێدەگا و دەیبینێ ڕەنگە زۆر هەستی پێ نەکە ئەو ناونیشانەی کە باست کرد و هەڵمان بژاردوو بۆ ئەم بابەتە ئاڵا ناسنامەی گەل و پێناسەی نیشتیمان ئەوە لە ڕاستیدا لە ساڵی 1998 ناونیشانی بابەتێک بوو کە نووسیم بارودۆخی کوردستان بارودۆخێکی زۆر ناخۆش بوو ئەو ساڵە لەو ساڵانی نەوەتەکان ئێمە لە ئاستی نێوخۆدا بڕواو نێتەوە شەڕی نێو خۆمان هەبوو تەواو بوو بە نزیکی تەواو بوون دوو ئیدارەیمان هەبوو ئاڵای کوچۆنەڵێ ڕەنگی حیزبەکان و ئەو نەوە بابەتانە جۆرێک لە هەستیاری بۆ یەکتر دروست کرد بوو لە ئاستی دەرەوە فشارێکی زۆری دەرودراوسێمان لەسەر بوو ساڵی نەوەتەکان بەتایبەت تورکیا یعنی تورکیا ئەو ساڵانە لە ژێر دەسەڵاتی مەدەنی بەڵام عەسکەر بوو لە نەوەتەکانە یعنی ساڵی 1998 وەختی ئەم بابەتەم نووسی مەسعود یەڵماز سەرۆکی حیزبی نیشتیمانی دایک لە تورکیا سەرۆک وەزیران بوو یعنی مەبەستمەوە بوو لەو ساتە وەختانە یعنی هێرش و هەڵمەتێکی زۆر هەبوو لەسەر هەرێمی کوردستان و باسی ئاڵامان کە دەکرد وەکو بڵێ قبول نەئەکرا لە ئاستی دەرودراوسەکاندا بۆیە مەسئلەی ینی چۆن دەڵێ ئاڵا گرنگیەکەی لە چەند خاڵێکا دەرەکەوێ یەکەمیان هەست پێکردن بە ئینتیما یعنی کاتێک کە ئێمە هەستەکەین خاوەنی ئاڵای خۆمانین لە ڕاستیدا ئینتیماون بۆ ئەو ئاڵایە دروستە بێ ئاڵاکە ناوی چییە پێشی ئاڵای کوردستان ینی بە شێوەی یاسای ژمارە چواردەی ساڵی 1999 اینجا هاتە ئاراوە یاساکەی هاتە ئاراوە دوای لە ساڵی با بڵێن بڕیاری پەرلەمان 48 لە 2004 اینجا ڕۆژی هەفتەی 12 دیاری کرا بە ڕۆژی ئاڵا ئەم دوو بەروارانە پێشتر نەبوو ئەو کاتانی کە ئەم قسانەمان دەکرد بۆیە ینی لە بیرمە گوتم ئەگەر لەسەر ئاستی وەکو چۆن لە دەستگا فەرمیەکان و فەرمانگە فەرمیەکانی حکوومەتدا دەوروبەرمان ناڕازی بێ لە هەڵکردنی ئاڵا با ئێمە ئاڵا بکەین بە میلی با بیکەین بە پاسکیلی مناڵێکەوە با بیکەین بە عەرەبانەی فرۆشیارێکەوە با لە ئاستی ماڵەکاندا ینی هەوڵی بۆ بین بەو شێوازەی کە من و تۆ چۆن بەکاری دێنین ئەمە ئەو بارودۆخەیە یعنی بەڕاستی کە هەستم پێی کرد لەو کاتەیە اینجا جەنابەت مام مستاخفتنە کرد دەستپێکی گەلەکە باڵکێش بۆ گوتێ سەردەمێکی دا مە ئاڵان نەبوویە ئەف ئاخفتنە مامۆستا چاوەتێتە شروع کردن یعنی سەردەمێکی سەردەما
ملەتی کورتی بێ ئاڵا بووە بێ ناسنەمای ئاڵای بووە. یعنی مەبەستم ئەو بوو لە ڕووی فەرمی بەڕسمی یاساکەمان هێشتا دەرنەکرد بوو لە نەوەتەکانە. یعنی خۆمە ئاڵامان هەر هەیە دێنە سەری لە دەوڵەتی مادەوە ئاڵامان هەیە هەتا ئێستا بەس بە شێوازێکی قانونی بۆی هەتا وەکو یاسای ژمارە 14 ساڵی 99 کە دەرەچێ دەڵێ ئەمە خۆ ئەمە ئاڵایەکمان دروست نەکردووە لە سفرەوە بەڵکو لە هۆیەکانی دەرچوونی یاسای ژمارە 14 دەڵێ هۆکاری دەرچواندنی ئەم یاسایە ئەوەیە بۆ ئەوەی بە شێوازێکی یاساکاری و قانونی بدەین بە ئاڵای کوردستان ئەو باسەکە لەوێەوە بوو ئەژنا وەکوتر بەڵێ مەخاوەنی ئاڵێ جا ئاڵا ئینتیمامان بۆ دروستەکە اینجا ئاڵا چوارچێوەیەکی فراوانمان بۆ دروستەکە کە ئاڵای گشت حیزبەکانی کوردستان لە نێویدا جێگا دەبێتەوە وامان لێ دەکا بڵێن ئێمە ڕاستە حیزبی جیاواز بووین هەر کەسە ئاڵای خۆی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بە هاوڕا نەبین بەڵام دەتوانین هاوڕێ بین دەتوانین هاوڕێ بین لە مەسلەیەکی نەتەوایەتیدا کە ئاڵای کوردستان ئێمە کۆ دەکاتەوە لەوێ بوو چت زڤڕیەوە مامۆستای بەڕێز ئەگەر تەماشای حزبین کوردستانی بکەین پڕانیە حزبین کوردستانی گەل هەفت و جیاوازند gelek بابەتاندا بەلێ بابەتێ ئاڵای کارم بێژمەتە هەموو هەفپشکن و هەفڕانە سەر پیرۆزی و گرنگی ئاڵای تو وێ بوو چت زڤڕینیە بۆ ئەو بارودۆخە نالەبار و نەخوازراوەی کە لە نەبوونی ئاڵادا بینیومانە یعنی هەمیشە وتم ئاڵا سوودەکەی ئەوەیە بازنە هەموو کەسێک با لە بازنە بچووکەکەیە ئاڵای حزبی خۆی هەبێ و ئاڵای تایبەت بە پێکاتەکانی خۆی هەبێ بەڵام دوجار کە ئەڵێ ئەمە ئاڵای کوردستانە هەموو کۆ ئەکاتەوە اینجا بێتە مایەی خاوکردنەوەی گرژیەکان بۆ چونکە هەر کاتێک من و تۆ جیاوازین لە ئاڵای حزبی خۆماندا بۆ نمونە ئەو کاتە چیە بێ ئەو گرژیە چۆن خاوەکەینەوە بەوەی کە بیرەکەینەوە خاڵێکی هاوبەش مەکتو لە سەرەتاکە و لە پێشەکەیکە گوتت بیرەکەینە خۆمە ئاڵایەکی تر گەورەتر هەیە کۆمانەکاتەوە کە ئاڵای کوردستانە جا لە شەڕەکانیشە لە درێژایی مێژوو کە دوو لایەن بەرامبەر یەک شەڕیان کرد بێت دەوڵەت بوو بن ئیمپراتۆریەت بوو بن هەر شتێک بوو بن هەمیشە تیرەکان سەهمەکان هەمیشە تێگیرا بۆ ئەو کەسەی ئاڵا هەڵگرەکە چونکە دەیانزانی کە ئاڵای بەرامبەر بکەوێ ئیدی جۆرێک لە پشێوی دروست گفتکێژی مامۆستا دەمەوت بیتە بوونەیەکە نەتەوەیی یا ملەتی کورد یان هەر بابەتێکی دیتر بی کە هەستیار بیتن نیشتیمانێکی و ئەنکوب ملەتی کورد و دەبینی دوژمن و نەیارێمە تیرەخو ئاڵای دگرن gelek حاڵەت ژی مەدید زۆرمان نزیکانژی مامۆستا بەڕێز ئەگەرم بەحسا وی چەندێ بکەین کە سەردەریەکە ئاینی ئەم چاوە بکارین وەکو تێڕوانینەکە ئاینی تەماشای ئاڵای بکەین ئاەت ناوە ئاینیدا ئاڵای جێخۆ هەیە ئێمە لەبەر ئەوەی دابش بووین بەسەر گەلانی مسلماندا بەلای کەم و ئەم چوار دەوڵەتە زۆر گرنگە پێیان بڵێن ئێوە لە ڕووی ئاینیەوە نابێت دژایەتی ئاڵای کوردستان بکەن بۆچی زۆرێک لە خەڵکی ئێستی مەسەلەن لە ئەستی عێراقا هێشتا بەشێک لە ئەو خەڵکەی ناوەڕاست و باشووری عێراق هەر پێیان قبول نییە وەکو بڵێ چۆن دەبێت لە وڵاتێکا دوو ئاڵا هەبێ مادام ئێوە مسلمانن ئێمەش مسلمانین با بە دلیل و با بە بەڵگەی ئاینی وەڵامیان بینەوە پێغمبەر درودی خۆی لەسەر ئیبن عەباس ئەژێڕێتەوە دەڵێ وكان للنبي صلى الله عليه وسلم راية يعني علي هبوة راية سوداء وكان رايته سوداء ولواؤه أبيض يعني اللواء الراية ليك معنى أدن بلام جوازا إمام الشوكاني باس يكاد الله يعني الراية لقل لواء لا شرك هالجيراوة يكي كان ويكوا أبيشتو بستونك أيو تريشان شكاوية بالي داو كراوية جامە بەستم لێرە داوای ئەمە ئەوە پێغەمبەرە ئەوە درودی خوای لەسەر خەڵکێکی زۆر لە دەوری کۆبووتەوە بە ئینتیمای قەبیلە و هۆزی جیاواز ئەو ئاڵایەکی مرکزی هەیە باوەدا بڵێ و ئاڵای وڵاتێک و مرکزیە بەڵام خۆ قەبیلەیەک هۆزێک وەکو بەنو سەلیم مسلمانن لەگەڵ پێغەمبەر ئەڵێن یا ڕەسوول الله اجعل لواءنا ئەحمەر ئێمە ئاڵایەکی خۆشمان ئەوێ بەدەر لە ئاڵاکەی بەڕێزت ئاڵایەکی خۆشمانەوێ چی ڕەنگیشمان ئەبێ خۆمان هەڵی بژێرین ئێمە چیمانەوێ ئاڵایەکمانەوە ڕەنگی سوور بێ ئەنسار کە خەڵکی مەدینە بوونەوە پێغەمبەر چۆتە ئەوێ درودی خوای لەسەر وعقد رايات الأنصار فجعلها صفراء ئەنسار خەڵکی مەدینە داوای ئاڵایان کردو ئاڵەکەی بۆ گرێدان زرد بوو ئاڵای ئەوان زرد بوو اینجا ئێمە دێنەوە مەسەلەن سەردەمی سەلاحەدینی ئەیوبی بەڵێ عەباسیەکان ئاڵایەکی مرکزی ناوەندیان هەبوو ڕەش بوو بەڵام سەلاحەدینی ئەیوبی ئاڵای تایبەت بەخۆی هەبوو محەممەد ئەمین زەکی بەگ ئەڵێ ئێستاش تەماشای شوورەی قاهێرە بکەی ئاڵاکەی سەلاحەدین ئەدۆزیتەوە کە هەڵۆیەکی سوورە لەسەر زەمینێکی زرد هەڵۆیەکی سوورە
لەسەر زەمینێکی زرد بەڵێ. جا ئەم هەمووە بە برای مسلمان بڵێن بەڵێ ئێمە ینی ئاڵایەکمان هەبێ ڕەنگە مرکزی بێ و ناوەند بەڵام هەموو گەلانی تریشی نێەوە حەقی خۆ مافی خۆیان ئاڵایان هەبێ. بەڵێ ئەگەر تەماشای ژیانە پێغمبەری بکەین سەڵاوەت خودی لەسەر من مامۆستا دەبینی گەلک بجوانی و بلندەهی بەحسا ئاڵای کردە تەنانەت هەندێک جارە بەحساوی چەندێک کردە و ئەگەر معرەکەیەک دروست ببە دەبژیت ئەس دێ سبەهیوی ئاڵای دەمە دەستێک کەسێکێ کو خودی و پێغمبەر حەشوی بکەن و ئەوژی حەش خودی و پێغمبەرە بکەن ئەڤەوی چەندێت گەهینیتن و ئاڵای پیرروزیا خو هەیە. بەڵێ عەماری کوڕی یاسر کە هاوڵ و سەحابەی پێغمبەر درودی خوای لەسەر بۆمانە ژێڕێتەوە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردو ئەم قسەیە دەڵێ وكان النبي صلى الله عليه وسلم يستحب للرجل أن يقاتل تحت راية قومه. ئەڵێ پێغەم عەماری کوڕی یاسر ئەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر پێی خۆش بوو لە شەڕەکاندا هەر خەڵکێک لەژێر ئەو ئاڵایە بجەنگن کە ئاڵای نەتەوەکەی خۆیانە. ئیمامی شەوکانی ئەڵێ حکمت لەم قسەیە چیە کە پێغەمبەر وای پێخۆش بووە ئەڵێ ئینسان کە نامۆ بوو کەوتە نێو خەڵکی غەریب ئەو کاتە ڕەنگە بترسێ و هەڵبێ بەس کە لەژێر ئاڵای نەتەوەی خۆیدایە و کەس و خۆی لە دەور و بەرێتی کوشانەڵێ هیچ کات هەڵ نایە هیچ کات ینی ئازایەتی زیاتر بەڵگل سەرختنە جەنابێتەوە کوڕیواتێکە دیتریا پەیڤێن پێغمبەری سڵاوەت خودی لەسەر من بێژیتن لا تسلم الراية ولا تفر ئەوەی ڕایە لە دەست بیتن دەبیت تەسلیم نەکەتن و ڕانەکەتن. هەر کاتیش لە شەڕەکاندا دیاری کردووە ئەگەر فلانە کەس هەڵگری ئاڵاکە مەسەلەن کەوت لە دەستی دووەم کەس فلان هەڵێگرێ ئەگەر ئەو شەهید بوو فلان هەڵێگری بەڵێ ئاڵا پیرۆزی خۆی کەواتە ئاڵای نەکتنێ باگراوندێکی نەتەواتیل پشتە بەڵکو باگراوندێکی ئاینیژیل پشتە وەکو قورئان و وەکو فەرموودە ئەماژی پێدەن. مامۆستا بەڕێز ئەم بینە سەروی چەندێ پێتڤیەمە چ بەری خوددانە کەبیتن بوو ڕەنگێن ئاڵای کوردستانێ چونکو ئاڵای کوردستانێ لایەکی میوە پێکتێتن چار ڕەنگێن جیاواز ئایا ئەوە ڕەنگانە چ واتایەکل پشت هەیە؟ تۆ چۆن زانستت هەیە بە نێوی جیۆلۆجی بە نێوی بایۆلۆجی بە نێوی ئیکۆلۆجی ئاڵاش زانستی هەیە ئاڵا زانستێکی بۆ دانراوە لە ساڵی 1950 ئەو علمە چییە پێوترێ علمی ئاڵاناسی علم الأعلام بە عەرەبی بە ئینگلیزیەکەی خۆی پێڵێن ڤیکسۆلۆلۆجی ڤیکسۆلۆلۆجی ینی ئاڵا ناسی لە ساڵی 1960ەکانیشەوە ئەنجومەنێکی نێودەوڵەتی ئاڵاناسی هاتوۆتە ئاراوە تەماشای ئاڵای وڵاتان دەکا بەس ئیشی ئەوەیە تەماشای ئاڵای وڵات و هەرێمەکان دەکا گەلەکە لە ئاڵاکەەوە دەناسێ ئەگەر ڕەنگەکانی ئاڵای کوردستان لە چوارچێوەی زانستی فیکسۆلۆلۆجیە تەماشایکەی چت پێڵێ ئەم چوار ڕەنگە لە ڕوانگەی ئەوەی کە لە ساڵی 1950 ئەم زانستە هاتوۆتە ئاراو لە شەستەکانی بەشیت بێت بزانین ڕاست چ پەیامەکل پێش هەیە. ئێمە خۆمان ئەڵێن ڕەنگی سوور ڕەنگی خوێنی شەهیدانە دەڵێن چۆن سەوز بریتە لە ئاوەدانی ژینگە کوردستان سپی مەسەلەن ئاشتیە زەرد ڕەنگی خۆرە و 21 تیشکی هەیە و نەورۆز و ئەمان هەموو ئەوە معلوماتەکە ئەمە شین بژمەتەوە بەربەڵاوە هەمی خەڵک ئەمە هی خۆمانە بەس لە ڕووی زانستی ئاڵاناسیەوە ئەنجومەنی نێودەوڵەتی ئاڵاناسی ئەڵێ هەر نەتەوەیەک ئاڵاکەی ئەم ڕنگانەی تیا بوو ئەم ڕنگانە لە ڕووی ئاڵاناسی ئەو بە وشەیەک باسی دەکا حەقینی هەر نەتەوەیەک بێ دەڵێ سوور لە ئاڵای هەر نەتەوەیەکە هەبوو نەتەوەیەکی خەباتکارە بۆیە ئەو ڕەنگەی هەڵبژاردووە ئەڵێ سپی لە ئاڵای هەر نەتەوەیەکە هەبوو ئەو نەتەوەیە ئامانجی ئاشتی خوازیە و ئاشتی خوازە ئەڵێ هەر نەتەوەیەک سەوز لە ئاڵایدا هەبوو نیشانەی ئەوەیە ئامانجی ئاوەدانکردنەوە و سروشت پارێزیە ئەڵێ هەر گەلێک زرد لە ئاڵاکەیدا هەبوو نیشانەی ئومێد و هیوا و گەشتبینیە کەواتە تۆ بە لە ڕوانگەی ئەم زانستی فیکسۆلۆلۆژیەوە ئاڵاناسیەوە تەماشای ئەف هەلسەنگاندنت ناوەندین سیاسیژی دا هەیە وەکو وڵاتین زەلهێز مامۆستا دەما تەماشەی ئاڵای کوردستانت کەن وا دیمەنانت بینن ئەف پەیامەت گەهنەوان بە دڵنیایی چونکە ئەمە ئەنجومەنێکی نێودەوڵەتیە ئەم شەرحە دەکات جا لەبەرەوە ئەگەر ئێمە تەماشای ئەمە بکەین بێهێنینەوە لە ڕوانگەی قورئانیشەوە یعنی ئێمە ئەگەر تەماشاکەین ئەو ئەنجومەنی نێودەوڵەتی ئاڵاناسیە دەڵێ هەموو ئاڵاکانی دنیا هەموو ئاڵاکانی وڵاتان و جیهان گشتیمان کۆ کردوێتەوە بۆمان دەرکەوتووە 6 ڕەنگی سەرەکی هەیە زۆر یعنی ڕەنگ زۆرە بەسەڵە 6 زۆرە ئەڵێ لە 175 ئاڵای وڵاتان ڕەنگی سووری تایە ئەڵێ لە 160 مەرجش هەمی جەیەکی سوور
هێمایە شەهیدان بیتن هەر وڵاتێک خۆی بەس ئەو ئەڵێ لای ئێمە خەباتکاریە لە نەزەری ئەوانە لای ئێمەش ئەڵێن شەهیدان و خوێنی شەهیدان و خەبات ڕاستە ئەڵێ لە 1970 ئاڵای وڵاتانی جیهان ڕەنگی سووری تایە ئەڵێ لە 1960 ئاڵای وڵاتان ڕەنگی سپی تایە ئەڵێ لە 1946 ئاڵای وڵاتانی جیهان ڕەنگی شینی تایە جابەشینی تۆق بێ یاخود شینی ئاسمانی بێ ئەڵێ لە 1942 ئاڵای وڵاتانی جیهان ڕەنگی سەوزی تێدایە لە 1940 ڕەنگی زەردی تێدایە لە 1990 ڕەنگی ڕەشی تێدایە ئەمە 6 ڕەنگە دەڵێ زۆر لە ئاڵاکانی جیهاندا بەم شێوەیە ڕنگ تێدا بەرجەستەنە چواری هەیە جامەسێری قورئانیش دەکەم قورئانیش بە هەموو قورئان لە بەرگە و بۆ بەرگ قورئان هەر باسی 6 ڕەنگی کردووە قورئانیش باسی 6 ڕەنگی کردووە هەر ئەو 6 ڕەنگەیە بەسەنە خوای گەورە باسی ڕەنگی سووری کردووە بینە الجیبالی جودەد بیض وحمر باسی ڕەنگی سپی کردووە بەیضاء للناظرین باسی ڕەنگی شینی کردووە ونحشر المجرمین يومئذ زرقا باسی ڕەنگی سەوزی کردووە الذي جعل لكم من الشجر الأخضر نارا باسی ڕەنگی زەردی کردووە صفراء فاقع لونها تسر الناظرين باسی ڕەنگی ڕەشی کردووە حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر کەواتە لێرۆ بمان دەرەکەوێ ئاڵاکەمان لە ئاستی وەکو چەنەڵە شەرعیە ڕەنگەکانی نێو قورئانە لە هەمان کاتیشدا لە ئاستی نێو دەوڵەتیش ڕەنگێکی پەسەند کرا مادەم ئەم هەوسا دەینە دیاریکردن مامۆستاکومە باگراوندێکی نەتەوەیل پش ئاڵای هەیە و باگراوندێکی ئاینیژی مەلپش هەیە کە هەردوو هەفڕە پاڵپشتیەوەی چەندێتکەن کە ئاڵەت شەگی پیرۆزە و گرنگە ژیانە تاکیدا ئەری چەند یا گرنگە مامۆستان و چەند فەرد بینی کوت ناوە دام و دەستگەین حکومیین هەرێمە کوردستانیدا سڵاوە ئاڵای هەبیت بۆ هەر موظفێکی یان هەر فەرمانبەرێکی دەماچیتت ناوە فەرمانگا خوددا گرنگە ئەو بابەتانە وەکو چۆن ئەڵێ لە یاساکەی ژمارە چواردەی ساڵی 1990 ئەڵێ وردەکاریەکانی پەیوەست بە ئاڵا بە پەیڕەوێک دیاری دەکرێت جاوە گرنگە ئەو پەیڕەوە وەکو بڵێ ئەو وردەکاریانە مەسەرەن ئێمە ئەتوانین بڵێن ئاڵا زۆر گرنگە وەکو بڵێ چۆن مامەڵی لەگەڵا بکرێت چۆن مامەڵە لەگەڵ ئاڵایە بکەین و لە ڕۆژی ئاڵا بێ هەر ڕۆژێکی تربینی مەل کوردستانی ئامادەکاری بۆ بێ چەندی کردبن و سەردەریامە سەردەریەکە تەندروست بیت گەل ئاڵای ماوێتی هێشتا ماوێتی بایەخی زیاترین کەم و کورتی چنە ینی مەسەلەن تۆ ئاڵا کە کۆنە بێ ئەبێ زوو بگۆڕێ نابێ بیاڵی ئاڵا کۆن بێ دراو بێ هەر لە یاساکەشا هەیە لە یاساکەی ژمارە 14 هەیەڵێ ڕێگە نادرێ هیچ شوێنێکی حکومیش بێ و ناحکومی بێ ئاڵایەک هەڵکا کۆن بێ درابێ وەکو چۆن دەڵێ ڕەنگەکانی گۆڕابێ ڕەنگەکانی کاڵ بۆتەوە لە بەرتیشی ڕۆژ بۆ نمونە ناکرێ ئاڵا لەسەر عەرزدا بنرێ ئێستا زۆربەی وڵاتان جۆ نادەن بەس ئێمە تایبەتمەندی خۆمانمان هەیە فەرقی هەیە یعنی ڕەنگە ئێستا تۆ بەرازیل ببینی یاریەکانی تۆپی پێ بەریتانیا ئەمریکا لەسەر نەعلەکانیشیانە ئاڵایان چاپ کردووە بەس ئەوە ناگونجێ ئێمە چۆن دەڵێن لە هەندێک بوارە ئێمە ململانەی سیاسیش بکەین نابێ بچینە نێو ئەو بوارەی کە ئەوروپا دەچێتە ناوی چونکە ئێمە تایبەتمەندی خۆمانمان هەیە ئاڵا لای ئێمە پیرۆزە لەبەرەوە ناکرێ مەسەلەن هەندێک جار ئەبینی ڕسمی لەسەر ئەکرێ نابێ ئاڵا ڕسم وشتی ینی ئیزافاتە بۆ بکەین ئیزافاتی نابێ بۆ بکەین جوان نییە باش نییە من بم نایکەم ئاڵا مەسەلەن تۆ بیکەی بە کێک و بە چەقۆبی بڕیتەوە و اینجا بخورێ و اینجا فڕێ بدرێ ئەمە بەڵێ مامۆستا بنەتیجە بە هەمی خۆشەویستیە ناگەهێنیتن تەواوە بەس ینی هەندێک شت هەیە وەکو باسم کرد ینی وردەکاریە بەس مانایەکی تریژە بەخشە تۆ سەرەکەی سەرەن زۆر جار من وا ئەڵێم ئەوە یعنی بۆ گەلێک کە 2700 ساڵە بە دوای ئاڵای خۆیەوەیەتی ناکرێ ئەو مامەڵەیە بکەین بەێ مامۆستا ئاخفتنەکەی گەلێک جۆرە ڕەنگە لەیانین ئیسلامی یان هەندێک کەسەوێت شارەزاد بواری ئاینیدا بژن برە ئاین ئەنکو ئاڵا پەڕووکەکە نابیتن الحەجمێ ماستر بەری خوددان بۆ بهێتەکردن تەنانەت چتت بوارێ بیدعا و هەندێک تشتێ دیتر ژیدا تو وێ ئاخفتنی بکەی تو چت بژی بۆ وێ ئاخفتن هەموو ئەو بابەتانە پەیوەستە بە نیەتەوە ئینەمە الأعمال بالنیات بۆ زۆر شتی تریشمان هەیە هەر پەڕۆیە و زۆر شتی تریشمان هەیە بەردە وانە یعنی تۆ پیرۆز یەخوا حەجەر الئەسوەدت هەیە بەردە وانە تۆ لەولاوە ئیمامی عومەرە فەرمێ ئەگەر نەمزانی بای پێغەمبەر دوودی خوای لەسەر ڕێزی لە تۆ گرتۆ ڕێزم لێ ناگرتی کەواتە باسەکە لەوەیە ئەمە چ ڕەمزیەتێک ئەدا بۆیە هەموو بەڵێ ئاڵای وڵاتان هەمووی پەڕۆیە ئەو شێوازە یا بە ئێستا بە شێوازی تریش دروستێکم بەڵام گرنگەکە لە ماتریاڵەکە نییە گرنگەکە لە واتانزەکە بوو تشتێکی مەزن مامۆستای بەڕێز ئەگەر ئەم بین بەحسا
وێ ڕوژێ بکەین ئەف ڕوژە تێتە دەستنیشانکردن بۆ بیرئانینە ئاڵایان کە ڕوژە ئاڵای باشە ڕوژە ئاڵای چه گرنگیە خو هەیە ئەم تووا ڕوژەدا چ بکەین باشە چ ئامادەکاریەک بوو بێتەکردن گرنگە لەو ڕۆژەدا بیرمان بکەوێتەوە ئەمە بە ئاسانی نەگەشتووەتە ئەمڕۆ کە کورد ئاڵای هەبێ ینی ئێمە گە تەماشاکەی ڕەنگە سەردەمی خانی ینی چۆن دەڵێ ئاڵای کوردستانی نەبینی بێ دوای ئەو مەسەلەن 200 ساڵ لەمەوە بەر ڕەنگە حاجی قادری کۆی کە باسی نەتەوایەتی دەکا ئاڵای نەبینی بێ بۆیە تەماشاکە لە شعرێکی حاجی قادری کۆیدا هاتووە دەڵێ حاجیە بە شعرەکانی وەک کاوە حاجیە بە شعرەکانی وەک کاوە ڕۆژێ دەبیستن درەفشی هەڵداوە درەفش چییە؟ درەفش وشەیەکی قەدیمە ینی ئاڵا یعنی بەیداخ یعنی لە قەدیمە ئەوە لە چۆ هاتووە لە کاتێکا کە لە سەردەمی مادەکانە وەکو لە فیردەوسیش هاتووە کاوەی کورد وەختێ چەرمەکەی بەردەستی کارە ئاستنگەرێکی خۆی ئەکا بە ئاڵا و بەکاری دێنێ هەر ئەوەیە پێشی وەکو 200 ساڵ لەمەوبەر حاجی قادر وا دەڵێ باسی ئەو درەفشە دەکا لە هەمان کاتیشدا پێشی 95 ساڵ شاعر ئەسیریش هەر باسی کردووە ئەسیریش دەڵێ هەڵکە بەیداغی درەفشی کاویان هەڵکە بەیداغی درەفشی کاویان درەفشی کاویان بۆی بگەڕێ بە بەردەوامی بریتە لەو ئاڵایی کە پێش 2600 ساڵ زیاتر کورد هەڵی کردووە بە ئاڵای خۆی ناسیوە ئیتر لەو کاتەوە ئێمە بە بەردەوامی دێن ئەڕۆین هەموو سەردەمێک نەمان بووە نەیانێشتووە بمان بێ ڕێگریان لێ کردوین تا گەشتوینە بە زمانێک بۆ نمونە هاتوینەتەوە ئەگەینە سەردەمەکانی شێخ مەحموودی حەفید بۆ نمونە جارێکی تر تۆ جۆرێکی تر لە ئاڵا ئەهێنیتەوەرە ئەگەیتەوە سەردەمی قازی محەممەد ئاڵایەکی تر جارێکی تر دێتەوە ئارا جا بۆ ئەوەی نەوەی ئێستا بزانێ ئەو سەردەما چۆن سوپاسی خوا دەکەی سوپاسی خوا کراوە لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان ئەو کاتێک کە ئاڵای کوردستان لە کۆماری کوردستان لە مەهابات هەڵەکرێ ئەوەی شاهیدی ئەو کارەیە لەوێ قانیعی شاعر لەوێ شعرێکە نووسێ ئەو شعرا ئەنێرێتەوە بۆ بێکەس کە باسی ئەو مەراسیم و ڕێو ڕسمە ئەکا چەند بەشکۆ ئاڵای کوردستان هەیە و ئاڵای کوردستان هەڵەکرێت لە شعرەکەیدا دەڵێ الحەمدولله ئاڵا هەڵکرا الحەمدولله ئاڵا هەڵکرا نەوەکانی پێشی ئێمە باپیرانمان حەمدیان لەسەر ئەم بابەتە کردووە لەبەر ئەوە دیتەوە سەردەمی دڵداری شاعر ئێمە کە ئێستا لەگەڵ یا ئەی ڕەقی بەڵێن وانە کە دەڵێ کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان دانابەزێ قەت نانەوێ ئاڵاکەمان لەبەرەوە زۆر گرنگە ئێمە لە بابەتی ئاڵادا دووشتی تریش بیری خۆمان بخەمەوە ئەگە کاتمان مابێ ئەوش ئەوەیە کە یەکەم ئێمە لە ئاستی خۆماندا ئاڵا ئەبێ شەڕی بۆ بکەین بەڵام شەڕی بۆ نەدۆزینەوە یا شەڕی پێ نەگەین ینی چۆن لە کوردستانە ئێمە مادام بەشێکین ئێستا لەم عێراقا یانەکانمان هەیە یانەی دهۆکمان هەیە و یانەی زاخۆمان هەیە یانەی هەولێرمان هەیە و یانەی نەورۆزمان هەیە لە سلێمانی هەر یانەیەک لە عێراقیشە ئاڵای خۆی هەیە وەختێک یانەکانی عێراق دێنە هەرێم ئێمە ئەچینە ئەوێ نابێت تۆ ئاڵای کوردستان بەری شەڕی پێ بکەیت بۆ چونکە شەڕەکە لە بینی ئێمە ئەوانە نییە نادیە دوو یانە لەگەڵ یەکا یاری ئەەکەن زاخۆ لەگەڵ شۆرتە زاخۆ لەگەڵ زەورە ئاڵای خۆتان هەڵکەن پێویست ناکات تۆ ئاڵاکە بێنیتە ئەو ئاستا نزمێکیتەوە ئەیدی بەیانەیەک لە بەرامبەر یانەیەکی دیکەی عێراقی ئەوە زۆر گرفتێکە دەبێت زۆر ئاگاداری بین دووەم زۆر جادەگونجێ بەرپرسێکی عێراقی تورکی ئێرانی سووری بەرپرسێک کەسایەتیەک قسەیەک بە ئێمە بڵێ یا قسەیەک بە ئاڵای ئێمە بڵێ ئەگەر ئێمە خۆپیشاندانێکمان کرد گرنگە چی بکەین ڕسمی ئەو بەڕێزە کە ئەو قسەی پێگوتوین ئەو ئیستنساخیکەین کۆپیکەین بە هەزاران نوسخە زەربێکی لێبین یابی دڕێنین یابی سووتێنین هەموو وڵاتەکەی وڵاتەکەی لەسەری نایەتە وەڵام بۆ چونکە کەسێکە وای کردووە بەڵام کە تۆ لەبەر کەسێکی قسەیەکمان پێ دەڵێ دێی ڕوویداوە لە کوردستان دێن ئاڵای وڵاتەکە ئەسووتێنن ئەوە چیمان کرد ئەوە ئۆپۆزیسیۆنی وڵاتەکەش دژمانە بێتەوە چونکە تۆ نابێ ئاڵای وڵاتی تر بسووتێن دەستێتت خۆش مامۆستای بەڕێز هەر ساخ و سەلامەت بی زۆر سپاس بوو جەنابێتە بوو پێشکەشکردنەوان هەموو پەیوێن پەرمەفا بەلێ بینەرێن هێژا ئەv حەلەقەژی هاتە دووماهیکێ و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێز و هەوە بینەریامە کردبیتن هیڤیاما و مەشیابیتن خزمەتێک بچیک پێشکەشی هەوێن بەڕێز کردبیتن سەبارەت پێیگەهێ ئاڵای و گرنگی ئاڵایت ناوا ژیانەمەدا هیڤیاماوە ئاڵای کوردستانێ هەریە شەکاوە بیت و خدای مەزن کوردستانەمە و تەوای مرۆڤاتیەژی بپارێزیتن